میوانەکەمان زۆر بەڕێزە بوو بەکر کاروانی سیاسەتمەدار ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵماندایە. کاگە بوو بەکر شەوتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. با لە لووتکەی سعودیەوە دەست پێ بکەین کە ئەمڕۆ کۆتایی هات بە دڵنیاییەوە ئێوە ئاگاداری وتارەکانی هەموو سەرکردەکان بوون بە بایدنیشەوە. با سەرەتا لەوەوە بپرسین، پێتان وایە ئەم لووتکەیە دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاڵۆزتر دەکا یاخود جۆرێک لە سەقامگیری دێنێتە ئاراوە کە بە هەویان ناتۆیەکی عەرەبی یا ناتۆی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش دابمەزرێنن؟ بەڵێ سوپاس کاک حاکم، بەناوی خۆی بەخشندەی میهرەبان. پێش هەموو شتێک گەڕانەوەیەکی ناچاری ئەمریکا بوو بۆ ناوچەکە، بۆی جارێکتر سنووری تەقلیدی نفوزی خۆی لە ناوچەکەیە جەخر لێ بکاتەوە. مەسەلەکەش لە چوارچێوەی پرۆژەیەکی گەورەترە لە مەسەلەی سەقامگیری و ناسەقامگیری ناوچەکە. من پێم وایە ئەوەی کە چەندین ساڵە تیۆریزەی بۆ کرێوە زمینەی بۆ سازەکرێ بە ناوی ڕۆژهەڵاتی گەورە و ڕۆژهەڵاتی نوێ یاخور هەڵاتی نوێی ناوەڕاست، ئێستا ئەوەیە بە شێوەیەکی کردەوەی کاری بۆ کرێ کە کۆمەڵی سیمای خۆی هەیە. بۆ نمونە یەکێک لە سیماکانی ئەوەیە کە ئاساییکردنەوەی پەیوەندی نێوان وڵاتانی عەرەبی و ئیسرائیل بگا بە لووتکەی خۆی، بەڵکو تەنها لە سنووری ئاساییکردنەوەشان نەوەستێ ببێ بە هاوپەیمانەتی لە نێوان عەرەب و ئیسرائیل بەو ئامانجانەی کە لە کۆنگرەکە دیاریکراون و لێرەشا جارێکتر قودس وەک شوێنێک بۆ ئاماژە بۆ دەسەڵاتی ئیسرائیل لە ڕووی تەکنۆلۆژیەوە، لە ڕووی زانستیەوە و لە ڕووی سەربازیشەوە لە ڕاستیە سنتەرێک بۆ ئیدارەکردنی خۆرهەڵاتی ناوەڕاستی نوێ. باز لە سەقامگیریەکە ڕاستە گواتە کۆتایی پێهێنان با ئەو ناسەقامگیریانەی کە لە خۆرهەڵاتی ناوەڕاستە هەیە بۆ سەقامگیری لەبەرەوەی باز لە گەشە پێدانی ئابووری و یەکتر تەواوکردنی ئابووری و سیاسی وڵاتانی ناوچەکە ئەکرێ. و لەلایەکی ترەوە ناسەقامگیری واکە دەوڵەتە ناحەزەکان بە ئەمریکا و سیاسەتەکانی لە ناوچەکەیە بواری دەستێوەردانیان هەبێ، بەڵام بەمانایەکتر سەقامگیری یعنی کۆتایی هێنان بە ئەو ناسەقامگیری کە کۆماری ئیسلامی ئێران لە ناوچەکەیە دروستی کردووە، واتە فشار خستە سەر کۆماری ئیسلامی ئێران بۆی لە ناوچەکەیە بکشێتەوە بۆ ناو سنوورەکانی خۆی. بۆیە لێرەوە ئەکرێ سەقامگیری کاری بۆ بکرێ، بەڵام هەر ئەم باسی سەقامگیریەس شەڕی لەنە سەقامگیری و هەڵاسانی دۆخەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دەبچێت. زۆر باشە کاک ئەبوو بەکر، من بە دوایی دەگەڕێمەوە ئەگەر کاتمان هەبوو دەگەڕێمەوە سەرەوە چووکە هێشتا پرسیارە ماوە، بەڵام بابێنە سەر دۆخی عێراق بۆ خۆ دەزانی دۆخێکی لەرزۆکە 9 مانگە هەڵبژاردن کراوە تاکو ێساش دیار نییە حکوومەت پێک دێ یاننا. با لەوە دەست پێ بکەین یا لەوە بپرسم، خوێندنەوەتان بۆ نوێژی هەینی ملیۆنەکەی سەدر چییە لە بەغدا؟ پێتان وانە سەدر لەم نوێژی ملیۆنیە دەیەوێ سەرنجی ئێران بۆ لای خۆی ڕابکێشێ و بە ئێران بڵێ ئەوە منم ئەو حیسان تەروادەیە کە ئێوە ئەتوانن گرێوی لەسەر بکەن نەک لایەنەکانی چوارچێوەی هەمانجی؟ ڕەنگە پەیامێکی تیاابێ بۆ ئێرانەکان، بەڵام مەرج نێ پەیامەکە ژەوە بێ، بەڵکو ڕەنگە بڵێ ئەوە منم ئەتوانم سەقامگیری لە عێراقا تێک بم، ئەوە منم ئەتوانم ڕێگری دروستکەم بۆ حکوومەتی ئێواتانەوێ وەکو دۆستی خۆتان بێتە سەرکار، ئەوە منم بڕیاری کۆتایی لەلایەن منە با فراکسۆنەکەشم لە پەرلەمانە نەمێنێ، ئەوە منم زیاد لە کارتێکم بەدەستەوە لەوانەش کارتێکی شەقام خاوەنی سەدان هەزار کەسم گوێڕایەڵ خۆفیداکار کە فنپۆش بۆ ئەوەی لە کاتی پێویستە چیان پێ بڵێم ئەنجامی دەم، ئەوە منە مەتوانم ڕێبەرایەتی شەقام بکەم و ئەو شەقامت جارێکتر ئەوراقەتەکان تێکەڵاو کاتەوە و ئاوسەنگی هێزەکان لە عێراقا بگۆڕێ و بەرنامەکان و ئەولەویەتەکان تێکدا. یعنی کۆمەڵە لە ئەم لەوێ ئەمانەی تیابوو بۆ پەیامی تیابوو بۆ ناوخۆی عێراق، بۆ ئێرانی تیابوو، بۆ ناوچەکەی تیابوو، بۆ پێکاتی سونەشی تیابوو، بۆ یەکەم جار بوو سەرکردەیەکی شیعی وەکو سەدر باز ڕەخنە لە حەشتی شەعبی بگرێ کە پێی وابێ حەشتی شەعبی ئەو شەرعەتە گەورەی نییە هەموو سەروەریەکانی ڕزگارکردنی زەویە داگیرکراوەکانی ژێر دەسەڵاتی ساعد بگەڕێتەوە بۆ ئەو، بەڵکو خەڵکی ناوچە سونیەکان ڕۆڵێکی گەورانە بۆ و حەشتی شەعبی ئێستا ڕۆڵە گەبینێ پێچەوانی ئەو فەلسەفەی کە بۆی دیاریکرابوو یا لە پێناوی بەدیهات ئێستا بەشێکە لە گەندەڵی، بەشێکە لە خراپکردنی ژیانی سیاسی، بەشێکە لە سزادانی ناوچە ڕزگارکراوەکان کە نایەڵێ لە ڕاستیا بگەڕێنەوە، بەشێکە لە چەترێک بۆ ئەو میلیشیانەی کە لە دەرەوەی دەوڵەتە ممارەسەی دەسەڵاتی دەوڵەتەکەن. ئەمە جگەلەوەی کە پەیامی تیابوو بۆ پەرلەمانیش کە ئەگەرەوە ئەتانەوە ڕۆڵ ببینن پەرلەوان کارابێ،
ئەبێ بەوە دەست پێ بکەن گەندەڵکاران سزا بدەن و پێشمەرجیشی تیاب لە ڕاستی ئەگەرتانەوێ ئێوە گەندەڵ نمێنن کە ئەسڵ گەندەڵێن ئەبێ لەوە دەست پێ بکەن کە محاسبەی گەندەڵکارەکان بکەن. زۆر باشە. کاک ئەبوو بەکەر ینی بە تۆزێ بە ڕاشکاوانە قسە بکەین بۆچی لە دامەزرانی دەوڵەتی عێراقەوە عێراق بە بەردەوامی وەکو دوژمن سەیری کوردستان و خەڵکی کوردستانی کردووە ئێستا خۆیان ڕێک ناکەون لە بینی خۆیانە شیعە ناڕێکن بەڵام هەوڵەدەن چوارچەوەی هەماهنگی بە جۆرێک لە جۆرەکان تاوانی پێکنهێنانی حکوومەت بخەنە ئەستۆی کورد کە ڕێناکەون لەسەر پۆستی سەر و کۆمار و ئەمەش جۆرێک لە هاندانی شەقامی تێدایە. یعنی پێشە مشتی عراق بەداخەوە لەبەرەوەی عراق لەسەر ئەساسی دژایەتی مافەکانی کورد دروست بووە کە وڵاتی موسڵ بە زۆر لە دەرەوەی ڕەزامەندی خەڵکی عراقەوە ئەوەی کە پێڵێن عقدی کۆمەڵایەتی واتە پێش عقدی سیاسی پێش گرێبەستی سیاسی کە پەیوەندی بە پەیوەندی نێوان حکوومەت و یا دەسەڵات و هاوڵاتیەوە هەیە ئەو عقدی کە خودی سوڵتە و دەسەڵات و دەوڵەتی لەسەر دروستە بێ لەسەر بناغی ستەمکردن لە کورد و پەراوێزکردن و وارووا پێشێلکردنی مافەکانی دروست بووە بەڵام بیرمان نەچێ عراق تەنها دوژمنی کورد نییە دوژمنی هەموو پێکاتەکانیەتی عراق ئەوەنە چوارچەوەیەکی خراپ و ئەوەنە مانای دەوڵەتی تیاونە ڕۆژە کوردی جینۆسای دەکرێت ڕۆژە سنەی تیا جینۆسای دەکرێت ڕۆژە شیعی چا جینۆسای دەکرێت لەبەرەوە مانەوەی عراق لە ڕاستە پێداویستەکەی عراقیەکان نییە هێندەی پێداویستێکی هەرێمایەتی و کۆمەلگای نێودەوڵەتی ئەو کەسانەیە کە بەرژەوەندیان لەگەڵ مانەوەی عراق هەیە ئێستاش پێکاتەکان نەماون بە جۆرە لە جۆرەکان جۆرە لە سنەی لێ دەرکی کاویش بە شێوەیەکی کاتی پێکاتەی شیعە وەک جاران نەماوە دابەش بووە لە ناو خۆیە ئەتوانین بڵێن پێکاتەی کوردیش وردەوردە کاڵە بێتەوە دابەش بووە بە ناو خۆیە بۆیە ئێستا لە ناو خودی هەماهەنگی شیعەکانیشە کە ئەگەر بۆ تەیاری سەدری و هەماهەنگی دروست بوو ناو هەماهەنگیش خۆی هاوپەیمانەتێکی ئەوەندە بەهێزنی ئێستا پڕە لە ناکۆکی زۆر ئاساییە بەش لە لێپسرایەتەکەم بخەرە لەسەر بخەنە لایانی کوردیەوە کە بەداخەوە لایانی کوردی بەرامبەر ئەوان بەرپرسیار نییە بەڵام بەرامبەر میلەتەکەی خۆیان بەرپرسیارن کە ئاوایی ئیداری ململارەکانی نێوان خۆیانەکە زۆر باشە کاگە بوو بەکەر ینی ئێوە ئاماژەتان بە شتێکی زۆر گرنگدا گوتان کە چوارچەوەی هەمانگیش لە بینی خۆیاندا هێندە ڕێک نین پرسیارەکەی من بە دیاریکراوی ئەوەیە ئایا پێت وایە چوارچەوەی هەماهەنگی بتوانێت حکوومەتی داهاتوو پێک بێنن یاخود دیسانەوە کۆپیەکی حکوومەتەکانی پێشوو دروست دەکەن و ئایا حکوومەتە خۆڕاگر دەبێت؟ گومان هەیە حکوومەتە بە شێوەیەکی سروشتی لەدایک بێ ئێمە لە دۆخێکی ناسروشتیا قساکەین خودی ئەوانەی کە دروستێگە خۆمانەزانین کە گەورەترین فراکسیۆنی شیعەکان لە پەرلەمان کشاوەتەوە پرۆسی سیاسی لە عێراقا گەیشتۆتە بنبەست واتە توانای بەرهێمێنانی چارەسەری نەماوە بە جۆرە لە جۆرەکان خەڵک بیرەکاتەوە نەکرد پرۆسی ساسی بەڵکو خودی سیستمیش گەیشتۆتە بنبەست ئەبێ لە دەرەوەی سیستمەوە بیر بکرێتەوە بۆی گرێبەستێکی سیاسی و کۆمەڵاتی نوێ لە عێراقا دروست بکرێ و تەنانەت دەستورێکی نوێژ بنووسرێتەوە لانێکم لە هەندێک ڕۆوە بۆیە لە دۆخێکی سروشتی وایە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش پێکەهێنرێتەوە و عێراقی لەو چوارچێوەیە بەشێکە لاو استراتیژەی کاری لەسەرەکرێ واتە دۆخەکە لە ناو خۆ دەرەوە لە گۆڕانکاریەکانە و لە ناو خۆیان جۆرە لە بنبەستایە بۆیە ئەو حکوومەتە یا لە دایک نابێ یا بە شێوەیەکی ناسروشتی لە دایکەوێ کە لە دایکی ژەبێ پاڵپشتی پشتیوانی گەورەی نابێ لەبەرەوەی کورد بە ناچاری بەشداری تیاکە لانیکەم پارتی دیموکراتی کوردستان سونەکان چاوەڕانی گەورەیان هەیە و زۆر دڵخۆشنی بە پێکاتی ناو خودی هەماهەنگی شیعەکان هەندێک هێزیان هەیە حکوومەتەکە کاتی بێ هەڵبژاردننی پێشوەختە بگرێت لەبەرەوەی ڕازی نین لە ژمارەی پەرلەمانتارەکان و ئەو بەشێکە هیانە لە حکوومەت ئەمە جگەلەوەی پەیوەندی نێوان کۆماری ئیسلامی ئێران و ئەو ناتۆ عەرەبی و ئەمریکای کە دروستە بێ لە ناوچەکە ڕەنگە بەرەو هەڵکشام چێ ئەوەش هەموو ڕنگدانەوە بێ بەسەر ناو عێراقا کەواتە لە دۆخێکی وا ناسروشتیە لە هەلومەرجێکی ئاوایە حکوومەت یا دروست نابێ یا بە شێوایی دروستە بێ یا گەر دروست بێ لە بەردەم ئاریشەی گەورەیە بەگەر گۆڕانی زۆر دراماتیک ڕووبا لە ناوچەکەیە چۆنایەتی بێ ئەم چوارچێوە و ڕێسای گەمە ئێستاە لە عێراقا تێکچ زۆر باشە کاگ ئەبوو بەکر کاتم یەکجار کەماوە ئەگەر زۆر بە کورتی وەڵام بدەیتەوە ینی لە هەموو حاڵێکە پێدوانیە کازمی بۆ ساڵێکی کەش هەر ئاوا حکوومەتێکی کار بەڕێکار بێ و دوجار هەڵبژاردنێکی کە ئەنجام بدرێت لە عێراق یەکێ لە ئاگەرەکانە زۆر باشە
زۆر بەڕێز ئەبوو بەکر کاروانی سیاسەتمەدار ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بووی گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سپاس بۆ ئێوە شەوتان باش سپاس.